بەڵێ بەڕێزان قسەی زیاتر لەسەرم بابەتەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بوارفەتاح پسپۆڕی سیاسی لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە بەریتانیەوە لەگەڵمانە بێت. قسەی زیاتر لەسەر ئەم بابەتەکەین لەسەر هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و ناوچەکە بە پێچاوانیش و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و حزب الله لوبنان و بەتایبەت ئەو ئاڵۆزانی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەی ئەم 8 ڕۆژە بینیمان. کاک ڕێبوار سەڵاوت لێبێ، سوپاس کە میوانی ئێمە. بەڵێ دکتۆر بابزانین کە ئەم جەنگە بەکوێ ئەگات، ئەوەی کە تاوەکو ئێستا پێشبینی کراوە پێتان وایە کە جەنگەکە درێژەیە کێشێت، ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە چی ئەبینن، چی پێشبینی ئەکرێت بۆ داهاتوو؟ کەمێک زەحمەتە پێشبینی بکەین، بەڵام هەموومانە پشت دەبەستێ بە چەند فاکتەرێک. ئایا ترەمپ بەتوانێت بەردەوام بێ لە جەنگەکە، بە تایبەت کە ئێستا گرفتی گەورەی هەیە لە ناو ئەمریکادا؟ هەروەها ئایا ئێران ڕازیە بێ بە مەرجی ئیسرائیل و ئەمریکا بە کوردێکی خۆی بەدەستەوە بدات؟ ئەوەش سێناریۆیەکی کەیە کە ڕەنگە هاوکار بێن لە ڕاگررتنی جەنگەکە. پەیوەندی دیارە پەیوەندی ناوان ئیسرائیل و ئەمریکاش فاکتەرێکی دیکەیە لەو جەنگەدا. ئێستا جەنگەکە تۆزێک پەریس سندووە بەتەنیا ئیسرائیل و ئەمریکا و ئێرانیە، بەڵکو چەند وڵاتیشی کەی ناوچەکەشی تێوە گلاوە. ئەو وڵاتانی کە تۆش ئاماژ و پێدان، ئەو وڵاتانە ئێستا بەڕاستی لەژێر فشارن کە ڕەنگە فشار لە ئیسرائیل و ئەمریکا بکەن جەنگەکە ڕابگرن. هەروەها بازاڕی بزەش کە لێ گرنگە، ئەوەکو خۆت لە ریپۆرتەکەدا ئاماژۆ پێکرد کە ڕووی هودمز ئێستا تا ڕادەیەکی زۆر وەستاوە. ئەوەش نرخی وزەی لە بازاڕی جیهانە زۆر بەرز کردوتەوە کە هاوکاری پیشەسازی و بەڕێوەبردننی کاری ڕۆژانە نییە. ڕەنگە خۆ لەوەش گرنگتر ئەوە بێت ئەمریکا ڕەنگە زەرەرێکی زۆر نەکا چونکە خۆی نەوت بەرهەم دێنێ، بەڵام لەم نرخ بەرزبوونەوەیە رووسیا بڵین هازاندێکی زۆر دەکات لە بەرزبوونەوەی نرخی نەوت. ئەمەش وا کات کە ڕاستە بەرەیەکی دیکە کراوەتەوە، بەرەیەکی جن کراوەتەوە بڵین تەریب بەوەی ئۆکرانیا رووسیا، بەڵام ئەم بەرەی دیکەیان پێدەچێت ئێستا هاوکاری رووسیا شەڕە. باشە دکتۆر، پێت وایە ئەم جەنگە بگاتەوەی کە دەسەڵاتی سیاسی لە ئێران گۆڕانکاری بەسەردا بێت؟ یعنی لە دەستپێکی جەنگەکە ئەوە پەیامی ترەمپ بوو. پەیامی ترەمپ ئەوە بوو کە ئەمان بڵین دەوروبەرێک دەڕەخسێنن بۆی خەڵکی ئێران دەسەڵات بگرنەتە سیستمی سیاسی بگەرن دەست. هەر هەمان بەڵێن بوو کە بوشی باوک بە خەڵکی عێراقیە و دوایی پەشیمان بووە. دوای ئەوە چۆ قۆناغێکی دیکەوە، چۆ قۆناغی سێهەمەوە. لە قۆناغی سێهەمە ترەمپ و ئیسرائیلیش باسییان لە شەڕی زەمینی دەکرد لە ئێرانە. ئەوەش وەکوی بینین ڕەنگە دواتر باسی بکەین کە ئۆپۆزیسیۆنی کوردی لە ئێران تێوە گلانوە. لێرەوە نازانم بۆ کوێ دەچێ، بەڵام هەرچۆنێ سەیریەکەیت ئەم جەنگە ئەگەر نەوەسێ لەبەر هۆکارانی کە باسم کرد، جەنگێکی جێشخایانە و داهاتوویەکی زۆر ڕەش بۆ ناوچەیە دێنێ. باشە بۆچی یعنی زیاتر ئەو کاریگەری خراپەی کە هەیە زیاتر بەبەست ئەوەیە لەسەر ناوچەکە، لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتیە بێت یان تەنها لەسەر ئێرانە کاریگەری خراپەکە؟ نەخێر، لەسەر ئێرانە، لەسەر عێراقا، لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لەسەر ئەوروپایە. چونکە ئەم جەنگە کاریگەری لە هەموو لایەنێکی ژیانی جیهان کردووە. بۆ نمونە فڕۆکەوانی، جا بازرگانی بێ یان فڕۆکەی ئەهلی بێت، ئێستا زۆربەی وەستاوە. گواستنەوەی نەوت وەستاوە. ئەگەر بەردەوام بێ بەو جۆرە، یعنی سەرباری ئەوەی کە ناوچەکە زۆر زەرمەند دەبێت
بە لوبنانیش، بەڵام لەگەڵ ئەو زەرمەندیەشە داهاتوێکی گەشت چاوەڕوانی ناکە. ئەگەر ڕژێمی سیاسی ئێران بڕوخێ کە ڕەنگە شتێکی نزیک بێت لە دڵی کوردە وەکو ئینگلیزەڵێ، ڕەنگە کارەساتێکی گەورەتر بێت، چونکە بەڕاستی هیچ جێگرەوەیەکی ڕژێمی سیاسی نییە لە ئێراندا، ئەوە ژێکا بە عێراقی ساڵانی 2006 و 2007. باشە دکتۆر، کاتێک کە جەنگ دەست پێکات بگومان باس لە زیانە ئابوووریەکە یەکرێت. ئەمریکا و ئیسرائیلیش باسییان لەوە کردووە کە چەندین ملیارد دۆلاریان لەم جەنگەدا لە ماوەم هەفتەیەدا خەرج کردووە، ئێرانیش بە هەمان شێوە بە سەدان ملیۆن دۆلاری خەرج کردووە. ئەمە چی بەسەر ئابووری ئەمریکا و ئیسرائیلدا دێنێت؟ ئاکرێت کارگەری لەسەر ئابووری ئەمریکا بە دیاریکراوی هەبێت؟ یعنی دیارە هەر ئابوورینی ئابووری لایەشێتی، بەڵام ژیانی خەڵکیش لایەنێکی دیکەیەتی، چونکە خەڵکێکی زۆر کوژراوە لە ئێرانە ئەو لە وڵاتەکانی دەوروبەریشە، تەنانەت لە عێراقیشە. بەڵام ئەو یعنی دیارە کە جەنگێکی وەها گرانبەها دەست پێکات، ڕەنگە بازاڕی جیهان بخاتە لە جۆرێک کڕبوونەوە، لە جۆرێکە بازار کەمێک ڕاوەسی، ئەوەش کاریگەرە بێ لەسەر ژیانی هەمومان. بۆ نمونە تەنانەت نرخی بنزین بۆ کەسێکی ئاسایی لەم شارەکە من لێم لە لەندەن ئێستا گرانترە لە پێرجەنگەکەوە. ئەگەر ئەمە بەردەوام بێت، کاریگەری زۆر گەورەتریە بێت لەسەر ژیانی ئابووری هەموو کەسێک، بە تایبەتی لە خۆرڵاتی ناوەڕاست و لە جیهانیشە. یعنی جەنگ هەرەوە نییە بڵێ بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆوە کە ئەم دنیاە گوندێکی بچووکە کاریگەری بەسەر ژیانی هەمومانە ئەبێت. ئەوە جگە لەوەی کە ئێمە لە شاشەی تەلەڤیزیۆن و میدیاکانەوە سەیری دیمەنێکەکەین کە بەڕاستی ئەمان شوەژێنێ باری دروونمان تێگەیات، خۆ ڕەنگە زۆر بمان نەخۆش بکەین، بە تایبەتی گەنج، بە تایبەتی مناڵ کە ئێمە پێی نازانین. ئێمە لە دنیایشی ئارامە ئەتوانی ئارام بین، نەک لە دنیایەکە کام شەڕۆشەڕی تیاوێت. بۆ کەسێکی وەکو من هەرچەندە لە کوردستانیش ناژیم، بەڵام لێرەوە بەردەوام ئەو هەواڵانی کەی بیستم ئەو شارەی منی تیاژیاوم، وڵاتی منی تیا گەورە بووم، ئەبینم بردومانە کرد، بۆ من نائارەمێکی دەرونی مەیاتێت کە بەشی تر ئەتوانم ئارام بم و بچم ئەو شتانە بەخۆم ڕۆژانایکەم. باشە دکتۆر، لە ئێستادا هەرێمی کوردستان و عێراق چی بکات؟ ئەوەی بینیمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دۆناڵد ترامپ پەیوەندی کرد بە بەشێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی سەرۆکی دوو حیزبی دیاریکراو لە هەرێمی کوردستان. پێت وایە پێویستە کات چی بکەن؟ یعنی چی هەڵبژێرن لەم نێوانەیە؟ ئایا ئەکرێت هەرێمی کوردستان لەم دۆخەدا و عێراق چی بکات؟ ئایا بمێنێتەوە بەو پێی کە بۆ ئەوەی کە هاوسەنگی شەڕەکاتێک نەچێت بە جۆرێک کە عێراق و هەرێمی کوردستان بەشداری نەکەن لە جەنگیان بە جۆرە لە جۆرەکان، تەنها بە لێدوانێکیش بێت؟ چۆن لەم کاتێ هاوسەنگی پارێزن؟ پێویستە کات چی بکات؟ لێرە دوو ئەوێ عێراق جیا بکەمەوە لە کوردستان، بە بازارێ باسی عێراق بکەم. یعنی عێراق چارەسەری نییە، چونکە لە ناو دەوڵەتی عێراقا دەوڵەتێکی دیکە هەیە، ئەویش دەوڵەتی میلیشیایە، دەوڵەتی حەشتی شعبی و ئەو گروپانەی دیکەیە کە ئێران بڵین لەژێر کۆنتترۆلی ئێرانان. دیارە ئەمانە وەکو سوپایشی ئێرانی شەڕ دەکەن، وەکو لە چەند ڕۆژی پێشوا دیومانە بڵین بەژۆندی ئەمریکی و ئیسرائیلی و ئەوانی دیکە لە هەرێمی کوردستان بردومانەکەن، زەرەرێکی زۆریان ناوەوە. یعنی هەتا چۆتەوە شەوە تەنانەت بڵین بیری نەوت و جگەی بەرژەوەندی دیکەش دەرامەتی دیکە بردومانەکەن. ئەگەر شەڕەکە زۆرتر بچێتە پێشەوە و ئێران زۆری بۆ بێت، خۆ ڕەنگە ئیتر شارەکانیش بردومان بکەن. حکوومەتی عێراق هیچی پێ ناکرێت، ئەوانە دەوڵەتێکن ناو دەوڵەتێکی ترا. ئەگەر بین بۆ کوردستان، ئەگەر هەست پێ باسی کوردستان بکەی، کوردستان بەڕاستی زۆر ئاڵۆز نییە، تەنیا پێویستی بە عەقڵێکی گەشە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نییە، پارتی وشێتی هەیە،
بەڵام بە بۆچوونی من پارتی وێشێتی پێویستە خۆیان بێلایەن بکەن لەو جەنگە، چکە بەڕاستی جەنگی ئەوان نییە. بەڵام گرفتێکی زۆر گەورە لێرە ئەوەیە ئەو بڵین حیزب ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی ڕۆژهەڵات لە کوردستانن. ئەوەی منیش ئاگادارم ئێستا مستەفای هیجری سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڕێوەیە بۆ واشنگتن. من لەگەڵ ئەوانی کە کورد ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات بەشدار نەبێت لە شەڕەکە، بەڵام بەبێت چەند بەشدار بێت. یعنی ئێمە هەمیشە هەتیەر خێخەباتمانەیە ئەی خێرە سەبەتەی چەکەوە، کچەکەکانیان فڕێبن ئەتوان بچن ناو کوردستانەوە، ئەگەر هەواداریانەیە، ئەگەر شانی موستیانەیە دەست بکەن بە ئاگاهێنانەوەی خەڵک لەوانە مافی دەستوری خەڵک چییە، ئایا کورد و هەموو نەتەوەکانی گەچیان دەستەکەوێت. هەڵبەت من لەگەڵ ئەوە شانیم وەکو هێزی کوردی بچن ناو ئێرانەوە، بە بۆچوونی من وەکو چۆن هەستەدا کردی وەکو هێزێکی ئێرانی بەشدار بن. دیارەوەش قسە زۆر هەڵەگەڕی پرسیارتە بێت. باشە دکتۆر، بەشێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان باسان لەوە کرد کە ئەوان بێلایەن دەبن لەم جەنگەی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا، بەڵام هێشتا بینین کە هێرشە موشکەکان بۆ سەر هەرێمی کوردستان، هێرشە درونیەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لە شەوی ڕابردووە بینیمان کە هەولێر جارێکی تر هێرشی کرایە سەر، و سلێمانی بە هەمان شێوە بەشێکی زۆر لە ناوچەکانی تریش بە هەمان شێوە هێرشان کراوەتە سەر. ئەمە و کارەکەی بۆچیە گەڕێتەوە؟ ئایا ئەمە پەلکێشکردنی کورد نییە و هەرێمی کوردستان باشووری کوردستان نییە بۆ ئەو جەنگە؟ بەمە بەس ڕەنگە پەلکێشکردن بێ، بەڵام لە لایەکی دیکەوە ئەو گروپە چەکدارانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراق و زۆرتر لە ژێر کۆنتڕۆڵی ئێرانن، هەرێمی کوردستان بە هەرێمێکی سەر بە ئەمریکا و ئیسرائیل دانێن. بۆ نمونە لەوانەی کە بەردومانیەکەن ڕەنگە کونسڵێتی ئەمریکا بوو بێت لە هەولێر، بینای UN بوو بێت، بینای پێشووی UN بوو بێت لە سلێمانی کە ڕەنگە هەندێک هەواڵ وای ڕابگەێنن. من زانیاریم نییە ئەواڵێم کە میدیایڵێت کە ئەوە بنکەی ئەمریکا و موساد بووە. هەندێک جێگەی دیکەشەیە کە بۆ نەفرۆکە خانە ئەوان بە ئامان جێگرن، چونکە هەنەیە زەرەری ئابووری لە هەرێمی کوردستان بن و خەڵک بترسێنن. دەنا بەڕاستی ئەو موشەکبارانەی کوردستان هیچ پاساوێکی نییە، بەڵام هەر ئەوەیە ئەیانەوێت پیشانی بن کە هەرچ گروپێک و هەز لایەنێک و لەگەڵ تەنان لەگەڵ ئەمریکاشە کەمێک دۆستایەتی هەبێت، دۆستایەتیشی نەبێت بەڵکو پەیوەندی هەبێت، ئەوان لێ ئەدەن. ئەمە گرفتێکی زۆر گەورەیە کە بەڕاستی کۆنتڕۆڵی بەسەرا ناکرێت. دکتۆر، پێت وایە کە هەرێمی کوردستان ئەگەر لەم جەنگەدا پەلکێش کرێ بۆ ناوم جەنگە چ کاریگەرێکی خراپ لەسەر دۆخی سیاسی ئابووری ژیانی خەڵکی هەرێمی کوردستان دێت لە ناوچەکە؟ پێت وایە ئەگەر هاتوو لە داهاتوودا ناچار کرا بۆ هێرشانی کە بە بەردەوامی ئەکرێت دۆخی خەڵکی هەرێمی کوردستان ناوچەکە بە گشتی چی لێ بەسەر دێت؟ ئێستا حاڵی حەزە بۆ دۆخی هەرێمی کوردستان بەڕاستی لە هیچ لایەکەوە باش نییە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی ئابووریەوە. لە ڕووی ئابووریەوە حکوومەتی یان پارتی وێشێتی، چونکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، پارتی وێشێتی چاوێن لە دەستی عێراقا پارە بنیرێت. ئایا ئەو شەڕە ئەگەر هەرێمی کوردستان ڕابکێشت ناوەوەیەوە ئەو بووچەیە بە تاواتی ئەبڕێت؟ دووهەمیش ینی لەبەرەوەی کە قەوارەیەکی سیاسی کوردستانی نییە لە هەرێمی کوردستانە، زۆرتر وەکو حیزب یا وەکو حیزب زۆرتر وەکو عەشیرەتیش مەعامەلە لەگەڵ دەرەوەی جیهانەکەن. ئەوەش تا ڕادەیەکی زۆر هەرێمی کوردستانی لاواز کردووە. ئەگە پەرلەمان کارا بووایە و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هەبووە، نەک ئەوەی پێشوش، ئەو وەختە هەرێمی کوردستان بە هەیبەتێکی جیاوازی هەبوو، دەنگی لە ناوچەکە ڕۆیشت، دەنگی ئەگەیشتە جیهان و بڕیارەی یا کاریگەر بوو، چونکە لە دنیا ئەمڕۆ
کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێز لە کیانی سیاسی حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەریەگرێ نەک لەوەی کە تورکیا پیانەڵێ سەرک عەشیرەتەکانی شیمالی عێراق. ئەمە گرفتێکی زۆر گەورەیە، ئەمە گرفتێکی کوردیە، گرفتێکی عێراقی نییە. عێراق هیچ زەختی لە کورد نەکردووە بۆی حکوومەتدانە مەزەنیا پەرلەمان کارانە بێت، بەڵکو حیزبە سیاسیەکان ئەیانوێت هیچ دەسەڵاتێکی کە نەبێت لەسەر و دەسەڵاتیەوان. ئەمە گرفتێکی کوردیە، لەبەرەوە ناتوانین لەومەی کەس بکەین. باشە دکتۆر، دۆناڵد ترامپ باسی لەوە کرد کە ئەگەر کوردەکان بەشداری لەم جەنگە بکەنەوە زۆر نایابە بێ بۆ ئەوان و بتایبەتیش بە هێرشی زەمینی و باس لەوە کرا کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت ئەگەر هێرشی زەمینی بکەن لە ڕۆژهەڵات، ئەو کاتە ئەمە هیچ کاریگەرێکی هەیە لەسەر باشووری کوردستان یاخود دۆخەکە بەکوێ ئەگات ئەگەر هاتوو هێزێکی کوردی هێرشی زەمینی کرد و لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەستی پێکرد. هێزەکانی ڕۆژهەڵات کە دیموکرات و کۆمەڵێ و پارتی ئازادی کوردستان و زۆرن، ئەوانە هەمویان بەشێکن لە باشووری کوردستان لە ساڵی 1970ەوە کە بڵێ شۆڕشی ئیسلامی سەرکەوتوو بوو. ئەمانە هەموو یەک ساڵ بوون بۆ کوردستان و لەسەر بۆ جەرجی حکوومەتی هەرێمی کوردستانی شەشین. جا ئەمانە ئەمڕۆ ئەگەر حکوومەتی ئەمریکا چەکداریان بکات و بیان بە چەکەوە بیان یێرێتە ناو لەسەرەوە تارە بیان پارێزی و بیان باتە ناو ئێرانەوە یا ڕۆژهەڵاتەوە ئەو بەشە داگیر بکەن و ئەو سێناریۆی کە دیمان لە سووریا کاریگەریێکی زۆر خراپی ئەبێت لەسەر کورد و لەسەر هەرێمی کوردستان، جاری کە پیشانی ئەیاتەوە کە کورد چەکێکە ئامادەی بۆی بەکرێ بژیرێت. کورد هیچ پێویستی بەوە نییە پێش ئەمریکا بکەوێت لە ڕۆژهەڵاتە لە ڕۆژهەڵاتە کورد هیچ پێویستی بەوە نییە پێش سوپای ئەمریکا بکەوێت و شەڕی ئەمریکا بکات و وەکو لە ڕۆژاوا دیمان 20,000 کەس بێتە قوربانی نازانم زیاتری جوانەکە کوژراون و بریندار بوون و ماڵی ئەوێران بوو. پێویستی بەوە نییە، پێویستی بە خەباتێکی سیاسیە. ئەمڕۆ ئێران لە گۆڕانکاریایە. ئەمە زۆر جیاوازە لەوەی کە تۆ بەچەکەوە کە بەچەکەوە ئەچیت تۆ ئەبی بە بەخرێگیراوی ئەمریکا بۆ ئەوەی حکوومەتی یان ڕژێمی هەڵبژێراوی سیاسی ئێران بڕوخێنیت. بەڵام کە تۆ وەکو گروپ حیزبی مەدەنی ئەچیتە ناو ئێرانەوە و خەڵک بە ئاگاهێنیتەوە و لەگەڵ گروپی دیکەی لەگەڵ ئەسنی گروپی دیکەی ئێرانە بەشدارە بیت لە دیبیتێکی سیاسیە بۆی کە بتوانی سیستەمێ بێنێتە پێشەوە بە دەستور و بە قانون و بە سیاست و بە میدیا و بە هەموو شتێک هەموو گروپێکی ئەتنیشی و ئاینی ئێرانی بەشدار بن لەو سیستەمە. ئەمە نارەتیڤێکی ترە. ئەمە دوو نارەتیڤی زۆر زۆر جیاوازن. یەکەمیان قڕبەسەریە، دووەمیشیان ڕێز و شکۆی خۆی هەیە. باش دکتۆر، ئەم دۆخەی کە ئێستا ئێرانی تێدایە ئەمە دۆخێکی بەرگریکردنە، گەشتوتە حاڵەتی بەرگریکردن یاخود ینی تەنها بەرگریە کات بۆ مانەوە یاخود هێشتا لەوەیە کە شەڕی سەرکەوتن نەکات؟ ینی هێشتا هێزی ئێران لە ئێستادا لە چۆنە بینیتەوە؟ یعنی شەڕی سەرکەوتن نییە بۆ هیچ لایەک بەڕاستی. ینی ئێران ئێستا من وایە بینم کە ئێران ئەمریکاش و ئیسرائیل و کۆمەڵگەی نێودەوڵەتیشی کەم تا ڕادێکی زۆر سەرپرایز کرد لەبەرەوەی کە ڕەنگە نەیانزانی بێ کە ئێران هێندە توانای جەنگی هەیە. خۆ ڕەنگە لەو جەنگا لایانی دەریشەوە بەشداری ئێرانی کرد بێ، هەم لە هەواڵگریە هەم لە چەک و موشەکە. لەوانە ناوی قسەی منێ قسەی میدیایە ناوی رووسیا دەهێنرێت، چونکە لە رووسیا لە بەرژەوەندێتی ئەو شەڕی ئێران بەردەوامێ لەگەڵ ئیسرائیلە بۆ ئەوەی ئەمان وازی لێبێنێ لە ئۆکرانیا و لە ئۆکرانیا سەرکەوتووتر بێت. یعنی ئەمە ئەم دوو شەڕە جیاوازنی لە یەکتری، ئەوە زۆر گرنگە. بەڵام ئێران تا ئەمڕۆ شەڕەکات، ئەوەش گرنگە. ینی شەڕەکەش تا ڕادێکی زۆر نابەرابەرە، بە تایبەتی کە ئیسرائیل و ئەمریکا ئەگەڕێن بۆ سەرکردەکانی بۆ سەرکردەی سیاسی ئێرانی بیان کوژن.
ئەمە ینی شەڕ شتێکی قانونیتیان نیە، بەڵام هەندێک شڕەیە بڵین پاساوی نێودەوڵەتی بۆ هێنرێتەوە. ئەم شەڕە هیچ پاساوێکی نێودەوڵەتی بۆ نەهێنراوەتەوە، UN ڕازی نەبووە. بۆ نمونە تەنانەت لەناو ئەمریکا و ئیسرائیلیشە نتنیاهوو لەگەڵ ترەمپ نەگەڕاونەتەوە بۆ مەرجەعانەی هەمان هەیانە، جا پەرلەمان بێ، جا حکومت بێ، جا هەز لایەنێکی دیکە بێ. لەبەرەوە زۆرتر من بە شەڕی دوو کەسی دەسەڵاتداری ئەبینم لە بەرامبەر وڵاتێک کە ئەیانەوێت نیوترەلایزیکەن، ینی تا ڕادێکی زۆر دەسەڵاتی نێڵن وەکو سووریا و عێراقی لێ بکەن. دیارە مەش لە بەڕژەوەندی ئیسرائیلن. زۆر باش دکتۆر، لە جەنگە 12 ڕۆژەکەی ساڵی ڕابردوو ئەوەی کە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێران کە ساڵی ڕابردوو ئەنجام درەوە بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام بوو، زیاتر ئەو شوێنانی کە لە ئێران کرانە ئامانج بوون کە ئەتۆمیەکان بوون، ناوچە سەربازیەکان بوون، و لەم جەنگەی ئێستادا زیاتر بەرپرسانی پلە باڵا لە ئێرانە کرێنە ئامانج. پێت وایە ئەم جۆرە لە تاکتیک و ڕێگایەک ئەمریکای گرێتە بەر؟ بۆچی ئەوێت هەر بەڕاستی ئەم ڕژێمەی کە ئێستا هەیە لە ئێران و دەسەڵاتی ئێران و ئێران لە ناوبات یاخود تەنها مەبەستی لاوازکردنی لەم جۆرە تاکتیکەی کە هەڵێ بشێرێت؟ یعنی من زۆر زەحمەتە بزانم ئەمریکا و ئیسرائیل نەتەنیاهوو ترەمپ چۆن بیرەکەنەوە، بەڵام من ئەوەی ئەیبینم تا ڕادەیەکی زۆر ڕەنگە بەتایبەتی ئیسرائیل، چونکە ئەمە بەڕاستیش زۆرتر شەڕێکی ئیسرائیلیە، ئەمریکاش شیریەکە. ئیسرائیل ڕەنگە وای تێبگات ئەگەر ئەو سەرکردانە لە ناو بەرێت پێیان لاواز بکات. دەنا بەڕاستی لە جەنگە ینی هیچ پاساوێک نییە تۆ بگەڕی سەرکردەی جەنگ بکوژی. من ئەوانە بە تێرۆر تێگەم. دەنا ئەگەر سەرکردەی وڵاتێک یان بەڕێوەبەری وڵاتێک یان هێدی ستەیتێک وەکو ئینگلیس پێڵێ تاوانبار بێ بە تاوانی کۆمەڵکوژی یا بە تاوانێکی دیکە کە پێویست کا دادگایی کرد، سیستمێک هەیە زۆر کاریگەر نییە، توانێت بێت سیستمێک و میکانیزمێکی نێودەوڵەتی هەیە کە توانێت ئەو کەس بمرێتاویەوە وەکو پێشتر دیومانە. بەڵام ئەمریکا و ئیسرائیلەکەن مەترسیدارە لەوەدا کە پێشینەیەک دادەنێ، ئەو پێشینەیە ئەتوانێت قانونی نێودەوڵەتی قەتبڕ بکات بۆ ئەوەی کە هەندێک ئامانجانەیە بەدی بهێنن. بەنابەڕاستی پاساوی نییە. جەنگەکەش کە پرسیارەکەی دیکەشە کە جەنگەکەش ئێستا هەندێک جێگەی دیکە وەردومانەکەن پێشتر زۆرتر ئەو جێگایانە بوو کە بڵین چەشی ئەتۆمی پێشەخست ئێستا گۆڕاوە. ینی ئێستا نارەتیڤی جەنگی ئیسرائیل و ئەمریکا دژی ئێران گۆڕاوە، لەوە دەرچووە نەهێڵن ئەو سێ ئامانجی پێشتر هەیان بوو، پرۆکسیەکەیان و بەڵستیک میسایل و لەگەڵ هێزی ناوچی لەوە دەرچووە. ئێستا ئەمان باشکراوە یانەوێ ڕژێمی ئیسلامی ئێران لە ناوبەرن. گەیشت ئەو قەناعەتەی کە ئەو هەموو هاوکێشەیە چارەسەر ناکرێت تەنیا بە لە ناوبردننی ڕژێمی ئیسلامی ئێران نەبێت، ئەوە وتنی خۆشترە لە کردنی. باش دکتۆر، دۆناڵد ترامپ لە نوێترین ڕاگەنراویدا باس لەوە کات کە گەورەترین هێرشەکەنە سەر ئێران. تۆ چ خوێندنەوەیەکت هەیە بۆ ئەم ڕاگەندراوە، بۆ ئەم قسەی دۆناڵد ترامپ؟ پێت وایە کە هێرشەکان چۆنە بێت؟ ینی ڕەنگەوەیتر تەنانەت پەلاماری بڵین مەرکەزێکی پۆلیسیش بن و ڕەنگە هیوان بەوە بێت کە هێزی ئۆپۆزیسیۆنی کوردی پێشان بکرێت بۆ ناو ئێران و بچێت ناو مەریوان و سنەوە ئەو شارانەوە. ڕەنگە لەلایەکی دیکەوە هەندێک جێگە کە پێشتر بە ئامانجیان نەگرتووە وەکو چوزانم ماڵی سەرکردەیەکی سیاسی و کوڕی ئەموو ئەو کۆنا ئەو جۆرە لە شەڕەکە کە دیاراوە شەڕەکە بەرە و ڕێوجەیەکە کە بەڕاستی زۆر زەحمەتە تەنانەت بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا و ئیسرائیلیش پشیریان بکات.
باشە دکتۆرە ئەگەر لە حاڵەتێکدا ئەمریکا هێرشەکانی توندتر کردەوە ئیسرائیل هێرشەکانی زیاتر کرد بۆ سەر ئێران پێچەوە وەڵامدانەوەکانی ئێران چۆنە بێت و بەتەبەت ئەوەی کە بینیومانە لە ماوەی ڕابردوودا و بە بەردەوامیش ئەمریکا باس لەوە کات کە ئێران خاوەنی چەکی ئەتۆمێ پێت وایە چ جۆرە چەکێکی قورسیان ئەکرێت چەکی قورس لەم شەڕەدا لەم جەنگەدا بەکار بێت لە کاتێکدا کە ئێران هەستی کرد بەوەی کە بە هەموو ڕێگەیەک بە هەموو شێوازێک بە هەموو چەکێکی قورس لە وڵاتەکەی درێت؟ یعنی هەویستێکی ئێستا بەڕاستی لە سەرکی قورس دەرچووە ئێستا ئەتوانم بڵێم بۆ بە تاقیگەیەک بەڵام ئەوەی کە دۆناڵد ترامپ بەردەوام ڕۆژانە قسەکات و باس لەوە کات کێرشەکانیان زۆر زیاترە کات و بە توانایەکی سەربازی زۆر زیاترەوە ئەتوانن کە بەرپەرچی ئێران بدەنەوە و لە جەنگ بەردەوامی هەبن و ئەوەیش کە ئێران هەمیشە باسی لێوە کە ئەوەی کە شەڕی لەم شەڕی کە دەستی پێکراوە و ڕوبەڕویان بۆتەوە ئەوان زۆر چەکیانەیە کە تاوکو ئێستا نمایشیان کردەوە تاوکو ئێستا بەکاریان نێناوە ئەگەر ئەو چەکانەی کە هەبن لە واقعیدا بەڕاستی ئەگەر بەکار بێن ئەم کاتە دۆخەکە چی لێت؟ یعنی من نازانم بەڕاستی ئێران چەکی دیکەی هەیە بەڵام مەزانم کە ئیسرائیل و ئەمریکا چەکیان زۆرە ئەگەر بیانەوێت بەکاری بێنن یعنی ڕەنگە داهاتوی ئێران زۆر ڕۆشن نەبێت چونکە ینی خەتێکی زۆر باریک هەیە لە نێوان ئەوەی کە ڕژێمێک بڕووخێت یان تۆ فشاری لێکوێ ئەو خەتە لەبیا زۆر باریکە چونکە لە عێراقا دیمان کە خەڵک ڕاپەڕی دژی ڕژێمی سەدام حوسێن جا پرسیارێکی کرد لێرە هەیە ئەویژەوەیە ئایا لەم جەنگا خەڵکیش ئەمەگە ماندوو بێزار بووە کە نەتوانێت دژی ڕژێمی ئیسلامی دژی ڕژێمێکی لاوازی ئیسلامیش ڕابپەڕێت بەڕاستی خۆڕەنگە ئەمە بۆ چوونێکی دروست بێت چونکە جەنگ خەڵک ماندووە بکات یعنی ئەم جەنگا تۆم بیرەوە کەرەوە کاو خەڵکە ژن و مناڵ شوزان ئەم لەژێر تۆپ و تۆپ ئەو تەکنەلۆژیە مەزنایە کە ڕۆژانای بینین ئایا ماندوو نەبوون یعنی لایەنێکی مرۆڤانەی تایە کە بەڕاستی هەمومان پێویستە کەمێک بیری لێ بخەین و بۆ بزانین کە ئەو شەڕە هیچ پاساوێکی نییە ئەگەر ئێران ڕژێمێکی ئەمەگە خراپە ئایان توانی بە جۆرێ کۆنترۆڵی بکەن نەک بەم جۆرێکی ئێستا ئەمان بیری لێکەنەوە گرفتی گەورەی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوەی بە تایبەتیش ترەمپ و نەتەنیاهۆ دوو کەسایەتی کە بەداخۆ زۆر کاریگەرن تەنیا یەک نارەتی بەبین نەویشت چەک و ئاگر و ئاسن نارەتیبێکی دیکە نابێنن دیپلۆماسی و سیاسی و ئەولانانی دیکە. زۆر باشە دکتۆر با کۆتا پرسیارم ئەوە بێ لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە بینیمان چەند جارێک دانوستان لە نێوان ئەمریکا و ئیسرائیل دانیشتن بۆ دانوستان و ڕێکەوتن هەبوو ئایا ئەو جۆرە لە دانوستانە تەنها بۆ چاوبەستنی ئێران بوو یان ئامانجەکەی چی بوو بۆچی لە کاتی دانوستانەکان کە هێشتا ئێران و هەروە ئەمریکا سەرقەڵی دانوستان و ڕێکەوتن بوون ئەم جەنگە دەستی پێکرد؟ یعنی ئەوەی کە ئەیزانی ئەوەیە ئەو ڕۆژێکە دەستیان بە شەڕ کرد یعنی ترەمپ وتی کە ئێمە ئەمە یان دڵنیانی ترەمپ بووم یان ئیدارەکەی بوو وتیان ئەمە 6 مانگەیە 8 مانگە خۆڵان بۆم جەنگە ئامادە کردووە جا ئەگەرەوە ڕاست بێت مانای ئەوەیە کە ئەمریکا بە هیچ جۆرێک جێ باوەڕ نییە لەگەڵی یابکەویتە گفتوگۆ لەلایەکۆ گفتوگۆ لەگەڵ ئاکات بۆی پیشانی بە کە ئەم بڵین مێکانیزمێکی گفتوگۆشی هەیە بەڵام هاوکات ئەو پلانەکات لە پشتەوە بۆی بزانێت چۆن جەنگەکە بکات ئەمە ڕەنگە زۆرتر دەربارەی ئەمریکا بڵێ ئەمریکا و ئیسرائیل بڵێ تاکو هێندەی دەربارەی ئێران ینی ئێستا بەڕاستی لە دووڕیانێکی زۆر مەترسیدا. بەڵێن دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆڕی خۆرهەڵاتی ناوەڕاست لە بەریتانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕست. من سپاسیەوەکەم.